بینەرانی عزیز و خۆشەویست، ئەم کاتتان شاد، هیوادارم لە هەر شوێن ساڵ و سەڵامەت بن. لە بەرنامەی کتێبە بازە میوانی ماڵتانین و لە خزمەتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لە بەرنامەیەوە داوەتمان کردووە لە هاوڕێ ساڵحی سەرداری دەبیری کۆمیتەی کوردستانی حیزب حکمەتیست وتوێژەکەی سەبارەت بە ئیزهارنەزەری دەبیرەوەڵی کۆمەڵە برایمی عەلیزادە لە جواب بە پرۆژەیە تەرحی پیشنهادی ئەبەی مۆتەدی بۆ هاوکاری لە بینەوانە. هاوڕێ ساڵحی سەرداری لە دەنگی منە بیستی لە تەلەفۆن بەخێری بۆ تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ منیش سڵاو هەیە بۆ ئێوە بۆ بینەرانتان، بەڵێ فەرموون. سپاس. هاوڕێ ساڵحی وەکو کوردی شارەم پێکرد، چەند وەخت لەوە پێش لەلایەن عەبدوڵڵای مۆتەدی و دەبیرەوەڵی سازمانی زەحمەتکێشان بێسا تەرحی پیشنهادی تەرح و پرۆژەیەک بۆ هاوکاری دراوە بە کۆمەڵە سازمانی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران و لەم بابەتەش و بە هێندێ تاخیر و برایمی عەلیزادە دەبیرەوەڵی کۆمەڵەی حیزبی کۆمونیستی ئێران ئیزهارنەزەری کردووە. ئەم بانگەوازەی ئەبەی مۆتەدی بۆ هاوکاری بووە و برایمی عەلیزادەش جوابێکی داوەتەوە. ڕای تۆ سەبارەت بەم مۆزەعگیری برایمی عەلیزادە چییە؟ بەڵێ هەروە خۆتان ئیشارەتان پێکرد، ماوەی لەوە بە عەبدوڵڵای مۆتەدی تەرحێکی پێشنهادی کردووە بە سازمانی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران کۆمەڵە و ئیبراهیمی عەلیزادە لە جەلسەیەکی ڕەسمیە جوامی داوەسۆ. هەستەنگان من ئەوەیە کە من پێم وایە بەرخوردێکی یەکدەست لە کۆمەڵەوە نابێنێت لە موردەوە. خودی کاک ئیبراهیمی عەلیزادە بۆچوونێکی هەیە و زۆرتر لە کادرەکانیان کە نووسیان لە میدیای ئیجتیماعیە بەنظرم بۆچوونێکی تریان هەیە. من ئەتوانم بێژم جوابەکەی کاک ئیبراهیمی عەلیزادە جوابێکی مثبەتە بە پرۆژەکەی عەبدوڵڵای مۆتەدی عەلە العموم ئەگەر بنیام جوان لێ بکۆڵێتەوە و ئەوە حتا خودی عەبدوڵڵای مۆتەدی لە شتێکی کورتە 4-5 خەتی نووسووە و توێسی من خۆشحاڵم لەم جوابەی سەی ئیبراهیمی عەلیزادە، هەرچەند تێبینیم هەیە بەڵام بەرحاڵ ئومیدوار کۆندەیە و ئەمە لە نەزەر منەوە جوابەکە مثبەتە داویەسۆ. ئەوەیش کە باسی لەکە ئارەی چەپ و چودانم خانەی جنبش کوردستان و شتە، ئەمە هەمووی بۆ ئەوەیە کە جوابە بداتەوە بە عەبدوڵڵای مۆتەدی، هەرچەند ناسەریح غێرە مستەقیم ولی عەلە العموم جوابەکەی بە نەزەر من ئیبراهیم عەلیزادە مثبەتە. هەرچەند انتقاد گەلێک و چودانم ئیراد گەلێک ئەگرێ، بەڵام ئەکرێ لە دیگەدانی بەحسەکەمانە ئیشارەی پێ بکەم. بەنظر من ئەم مەوزعەی کاک ئیبراهیمی عەلیزادە جیاوازە بە نسبەت مەوزعی باقی کادرەکانیان و ئەوانە ئیزهارنەزەریان کردو لە میدیای ئیجتیماعی و لە فەیسبووک و ئەوانە بڵاو بووە. بەڵێ هەموو خۆت کورد باست کرد. جوابەکەی ئیبراهیمی عەلیزادە لە قاڵبێکی چەند پەهلوویە دیپلۆماتانە دوو جۆرە. لەلایەکەوە باز لەوە دەکات دەڵێ ئەمانە یعنی سازمانی زەحمەتکێشان لە قاڵبی چەپان نین، یعنی وەگەوە شەرتێکی زۆر ئابەکی دانێ گەر مەسەلەن بەئیسلا لەم گوزەشتەی خۆیان بەرەو چەپ بێنەوەوانە ئەحیانەن مانایەوەیە کە هیچ قسەیەکی نییە و پرۆژە و تەرحەکەی ئەبەی مۆتەدی قبوڵەکرێ. وەلایەکیش و باز لەوە دەکات کە ئەمانە یعنی سازمان زەحمەتکێشان لە جنبشی کوردستانە هەن. ئایا واقعاً جنبشی کوردستانیش بۆ خۆی یەکدەستە یەک قەوارەی هەیە یانە؟ منزوری ئیبراهیم عەلیزادە چییە لەم تەناقضبوویانە؟ ئەوەی کە باسی ئەوە کە ئەڵێ کە عەبدوڵڵای مۆتەدی خۆی لە خانەی چەپا داناوە، بە هیچ وەج ئەوە نییە. عەبدوڵڵای مۆتەدی ناڵێ من چەپم باسی ناکە. ئەو مەجموعەیەک لە نەزەر خۆی عەبدوڵڵای مۆتەدی فاکتۆر باسەکەوێژێ ئەمانە مشتەرەکمان و دەرنەتیجە ئیبراهیمی عەلیزادە پێی وایە ئەمە خۆی خاتە خانەی چەپ، لە حاڵێکە عەبدوڵڵای مۆتەدی زۆر بەسەراحەت مرەتەب لە ئەم 16 ساڵی ڕابردووە باسەوە کە و ئیتر چەپ نییە عقیدەی بە سۆسیالیزم و کۆمونیزم و حیزبی کۆمونیستی ئێران و ڕابردووی خۆی نەماوە کە لە 16 ساڵ لەوەبەر دەستی لێ هەڵگرتووە. لەنێجا ئیبراهیمی عەلیزادە هەر بە زۆر ئەوێ بخاتە بە قەڵ خۆی خانەی چەپ کە ئەو ئەسڵەن بەحس ئەوەی نەکردووە. ئەمە یەک. دوو شتێک وە کە ئیبراهیمی عەلیزادە باسی لێیەکا بەناو ئەوە کە ئەوان هانە خانەی جنبشی کوردستانە. ئەوەڵەن شتێک بەناو جنبش کوردستان به نظر من وجودی نییە
لە کوردستانە بلەخەرە ئیبراهیم عەلیزادە و زۆر کەس و من و تۆ هەرچێ کەس ئەزانێت کە جامعەیەکی تەبەقاتیە بارها و بارها خودی کۆمەڵە بازەوێکەوە کە جامعەیەکی تەبەقاتیە من نازانم وەختە جامعە تەبەقاتی بێ ئەم جونبشە چییە؟ جنبشێک ناکرێتەوە عەلە العموم باسی لێ بکەیت دەخەن لە کوردستان لە 30 ساڵ ڕابردووە دوو جنبشی ئیجتماعی کە لەناو خەڵکە پایەگایان هەیە قسەیان هەیە بیر و بۆچون جیاوازیان هەیە وجودیان بوو یەکێ جنبشی سۆسیالیستی و کە کرێکان و زەحمەتکێشان و ئەکسێتی و جامعە بوون یەکێ جنبشی ناسیۆنالیستی کە میلیگرایی و لە قاڵیبی حزبی وەکو حزبی دموکراتی کوردستانی ئێران و لەم ئاخریشات کەسانی وەکو عەبدوڵای مەحمەدی و سازمان هەیە کە ئەوان دروستیان کردووە لەو قاڵبا بوونجن دەرنەتیجە بەنظر من شتێک بەناو جنبشی کوردستان تەواهمە و ئەمە ئیتفاقاً چراغ سەوزێکە ئەمە بۆ ئەوە کە ڕاستڕەویەکان ئیبراهیم عەلیزادە ڕاستڕەویەکەی سازمانەکەی خۆی نسبەت بە بەرخورد بە عەبدوڵای مەحمەدی و ئەوانە تەوجیه بکە ئیرادێک وە ئیبراهیم عەلیزادە ئەیگرێ کە ئەڵێ ئێوە لە خانەی چەپانین بە نەزەر من ئیرادگەلێکی واقعی نین مەسەڵەن هیچ جۆر ناشە سەرەوە بێ ئێوە لە 16 ساڵی ڕابردووە کە لە کۆمەڵ و حیزبی کۆمونیستی ئێران چونسدەرۆ سیاستان چی بووە؟ عملکردتان چی بووە؟ یادیان لێگرێ ئەڵێ ئێوە لەگەڵ کەسانێکا دانیشتون مەسەڵەن لەگەڵ کوڕشا باسەکە یا لەگەڵ کەسانێکە ئەگەر باس خەلیجکەن و فەوری فارسەکەی نەیە بە شوێنیا ئەتۆرە و جەرسەکە تەرکەکەن باشە من پرسیارم لێ کاک ئیبراهیم عەلیزادە و هەموو کەس ئەوەیە ئایا ئەگەر سۆزی عەبدوڵای مەحمەدیدا نەنیشێ لەگەڵ ئەمانە ئەتوانێت بچێت ناو خانەی چەپ؟ چەپ معنەیەکی زەمینی واقعی هەیە چەپ یانێ سیاستێکی ڕادیکال سیاستێک وە بۆ کۆمونیزم بۆ ئازادیخواهی بۆ کرێکار بۆ زەحمەتکێش هەوڵە عەمەڵەن 16 ساڵی ڕابردووی عەبدوڵای مەحمەدی کارنامەکەی دروست بەرعەکسی ئەمەیە کە ئیبراهیم عەلیزادە وازانێ ئەگەر چوو لەگەڵ سەڵتان تەڵەبان و ئاریایی پەرستانە دانیژیا لەگەڵ محسن سازگارە عەکسی گریا لەگەڵ چوزانم خاتەمی یا کارێکی کرد ئەوە ئیتر ئەگەر ئیسا لەوە کارەکە چەپە من پێم وانییە ئەوە معنی چەپ بێ و اتفاقاً تەواو ئەم شتانە بۆیە باسەکە بۆ ئەوە بەوانە هاوکاری لەگەڵ عەبدوڵای مەحمەدی و ئەوانە لابە خۆی زانێت لە هەندە جامعەی کوردستانە چەپگرایی بەرعەکس ئەو ئیدعاواوەی کە بە قودرەتە و هەم اتفاقاً ناو تەشکیلاتەکەی خۆیان نیشان دراوە کە لەم ماوە چەپ بوون حاضر نەبوون عەبدوڵای مەحمەدی کە نەقشەی تەسخیر ئوردوگاکان و حمڵەی نزاری بە ئوردوگاکان دائەڕێژێ کۆتا بێن لە مقابڵیە ئەمە ئیدعای من نییە ئەمە ئیدعای هەموو کەسە و حتا لە مەطلبێکەوە کاک سەلاحی مازووجی کە عوزوی ڕەهبەری کۆمەڵەیە نووسێسی دوسی عەبدوڵای مەحمەدی تۆ نەقشەت داڕژ بۆەوە حمڵەی نزاریکەی بە ئێمە سازمانێک کە لەجێی ئەوە کە بڕوات ئەگەر اختلاف سیاسی هەست کە هەسی بە شێوەی سیاسی چوانم فعالیتی بۆ بکە خەڵکی بۆ سازمان بە تەشکیلاتی بۆ دروستکە ئەچێت بە شێوەی عەشایری ئەوانە نەقشەدا ڕێژێ و سازمانێکی تر زەربەی نظامی لێبا و نابودیکە من نازانم ئەمە ناهێنێت چی هەزار ئەوەیتر قەسەم بە هەر شتێک خوا بەرزە من جێگەی لە خانەی چەپان ناگرێت یا فیدرالیزمەکەی یا ڕۆژێ دانیشن ئەڵێن لەگەڵ کەسی وەکو سازگارە دانیشن یا دەرگای هەموو جەریاناتی ئرتجاعی و کۆنەپەرستی ئەقوتێ یا ئەچێت چوزانم حازرە بێ دەوڵەت ئەمریکا بێت حەوڵەکە بۆ بەشێکی بە ئێران بۆ بەشێکی پێبدەن لە منتەقەیەکە یا ئەچێتە پای ئەوە کە حتا خەڵقانەکە بچن ڕێبن لە انتخاباتە وەکوم ئەخیرە یا ڕوەکاتە ئاغای خاتەمی و داوای دیالۆگی لێکە و ئەنوا و ئەقسام سیاست اتخاذەکە فقط و فقط بۆ ئەوە سازمانەکەی خۆی و خۆی بەینیکە ئەوە کە خەڵکی زەحمەتکێش و کرێکار و ئەوانە چیان بەسەرێ مەطلقاً جایگای نییە لە سیاسەتی عەبدوڵای مەحمەدیە من وازانم چەپگەرا یا سازمانێکی چەپ یا کەسانی لە خانەی چەپاوەرگن یەک زەڕە کۆتا نایەن لەوە کە تفاقەن لە کرێکار و زەحمەتکێشان لە مەنفعەتی جەمع لە مەنفعەتی ئەکسێتی ئەو خەڵکە بێپەروا سین باتە بەرەوە و دفاعکە لە مەنفعەت خەڵک لەسەر ستەمی میلی بڕوات زۆر قاتع و ڕۆشن هەشتێکی هەست بێژێ بە خەڵک ناوە لە بچێ لە گەڵ چواردانە کوڵە
اطلاعاتیا لەم هەوتر لەوە دابنیشێ و بەشکەم سات و سەودا و بەندوبەستکە و بە دوور لە چاوی خەڵک. بۆیە من پێم وایە چەپگەرایی معنیەکی واقعەیە و ئەو ئیرادانەوە ئیبراهیمی عەلیزادە ئەیگرێ کە تۆ بە ئەم دەلایلە لە خانەی چەپاجێنەکە بەرزەوە ئیرادگەرێکی ئابەکیە و هەر سۆزی عەبدوڵای موحتەدی ئەتوانێت ئەو دوو سێشتەوە ئیبراهیم عەلیزادە وەکو مانع چاوی لێ ئەکاوی شاری پێەکە لەبەر پێی خۆیان لابا و ئەو وەختەی تر ئەتوانێت ئەو ڕێگە باسکە. ئەوە یەک دوو جنبشی کوردستان ئیشارەت پێکرد مەسەڵەن بە شتێکەوە تەجربەمان هەست هی لە ئێرانە مەگەر دەورانێک خۆمەینی و ئێمەم تەرجمان نییە وتیان خەڵکی ئێران ئەوڵ باشار چێ جابزانین چیە بێ دەی شاڕۆی خۆمەینی و دارەندەسەی هاتن وها نییە منفعەتی کرێکار و زەحمەت کێشێک وا ئیسە نانی سەر سفرەی نییە مناڵەکەی معتاد بووە ناتوانێت چێتە مەدرسە بێداشی نییە دەرمانی نییە لەگەڵ کابرایەکە وان میلیاردرە و کوردیشە لە سنە و مەریوان و بانە و سەقزە یەک منفعەتیان هەست لە یەک جنبشیان قارەگەن. من پێم وایە ئەمە تەواومێکە ئەمە خاکە پاشنە چاو خەڵکی کرێکار و زەحمەتکێش و بەنظرم ئەشێ ئەمانە قسەی لەسەر بکرێ خەڵک وریا بن وشیار بن و شتێک بەناو جنبش کوردستان کە یەک منفعەتی نییە موجود نییە کە یەک منفعەتیا بێ منفعەتی کرێکاران و زەحمەتکێشان کورد لەگەڵ منفعەتی کرێکار ببەخشن لەگەڵ منفعەتی سەرمایەداران و دارا و دەوڵەمەکانە عەرز تا ئاسمان فەرقیانە دەڕێیەکی عەمیق فەرقیانە کە بە زەحمەت و کوێرەوەری و خوێن و زیندان و ئیعدام پڕ بووە ئەم دەڕە بین جنبشی کرێکاری و سۆسیالیستی لایەک و جنبشی ناسیۆنالیستی لایەک و بۆیە نەسە ئیبراهیمی عەلیزادە هیچ کەس ناتوانێت ئەمە ئاشتی بدات. ئەمە دادەیەکە واست و حەوت ساڵ لەمەوبەر گشتمان قانعی بووین ظاهرەن جز باوەڕای مشتەرک بوو بە قەول خود ئیبراهیمی عەلیزادە کە ئیمڕۆ ئاوایەژی لە خانەی جنبشی کوردستانە و بۆ ئەوە بە نەزەر من تەشکیلاتەکەی ئامادەکە بۆ ئەوە کە عەبدوڵای موحتەدی 4 ڕۆژ ئەگەر 4 ئیراد ئابەکی و 4 انتقاد ئابەکی و 4 کار ئابەکی کرد نەچوو لەگەڵ سازگارە عەکس بدە یا داوای دیالۆگی لە خاتمی نەکرد ئەو وەختەی تر زەمینە ئامادە بێ بۆ هاوکاری مشتەرەکیان. زۆر سپاس هەوڵ ساڵە هەر دڵیم تەوزیحانە کەدا ئیشارە بە جوملەیە کرد لە قسە و باسەکانی ئەوان نیشانەدایە تەلاشەکە کە مەوانعەکان لابە ئەو شتانەش کە تۆ باسە کرد عەبدوڵای موحتەدی لەگەڵ ڕاستترین و فاشیستەکان و لەگەڵ هەموو ئەم جەریانە کۆنەپەرست و دژی خەڵکیانە ئەوە ئەم دژی کرێکار و زەحمەتکێشانە عەکسی گرت و ئیبراهیمی عەلیزادەش هەموو ئەمانە بە باشی ئەزانێ باشی شەدا لە خۆشی ئیشارەکەڵێ ئەمان لە خانەی چەپا قەرار ناگرن. ئایا ئەو کارنامەی 16 ساڵەی ئەبەی موحتەدی بە باشی ئەزانێ و ئەژڵە لە خانەی چەپا قەرار ناگرن بۆ ئیدی چ مەسلحەتێکە کە ئەمە ئیزهار نەزەرێکی ئەو جۆرەی خۆشی داکە چەپ و کۆمۆنیستی ناگرن و جوابی ڕەتی پێبنەوە ئایا هەر بەو تێوەری و بەو بۆچوونی ئیبراهیمی عەلیزادە ناکرێت لەگەڵ جەریانە تۆریستەکان ئیسلامیەکان ئەوانەی خەڵکە کوردن و سەروی گوێ بڕن پایانی جنبشی کوردستانی شارە وەحدەت و یەکگرتوویان ببێت؟ من ئەوە چێ و سوعاتە خۆی ئەوان جوابنەوە تا نازەوە بە ئەم بەحسە مشەخەسە هەڵەگەڕێتەوە. بە نظر من ئیبراهیمی عەلیزادە زۆر ڕۆشن جواب مثبت هاتەوە عەبدوڵای موحتەدی و هەموو ئەو شتانەی جواب باسیەکە ئیشارەم پێکرد ڕووبیانووە و تەوجیهێکە کە سۆزی جواب باتەوە بە سفوفی تەشکیلاتی خۆی ئەنا ئەزانێ لەسەر فیدرالیزم لەسەر بەرخوردیان بە قودرەتە ئیمپریالیستیەکان لەسەرەوە بەرخوردیان بە چوزانم یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵ ئیسلامی و ئەحزاب ناسیۆنالیست و ئەحزاب مەسەبی لە کوردستانی عێراقا کە بوونە سەرمایەی ماڵوێرانی و قڕبەسەری و هەژاری خەڵکی کوردستانی عێراق عەبدوڵای موحتەدی بەرزەوە لەوانە ڕاسترە و عەبدوڵای موحتەدی چووە لەگەڵ حیزبی دموکراتە پەیمانی ئیستراتیژیکی دامەرزاندووە نازانم درگای چووە لەگەڵ داوای کردووە لە ئەمریکا و قودرەتە ئەمپریالیستی بێن لە ئەنواع کۆنفرانسا وەکو کۆنفرانسی یا سمینار و یا کۆنفرانس و لە ئێستۆکۆڵم لە فەرەنسا لە کانادا هەموو کۆنفرانسانەی گیران حتا چوون لەگەڵ کابرایەکە وە دوای معلوم بوو لە فەرەنسا نازانم چی ناو بوو کابرا مەداحی کە معلوم و هی سپای پازانی شارە تارانە کە فیلمیان لێ دروست کرد لەگەڵ هەموو ئەمانە دانیشت و هەموو ئەمانە بەنظرم ئیبراهیمی عەلیزادە زۆر چاک لێ ئاگادارە بەڵام خۆی لێلا بۆ ئەو زمینە فراهم کا بۆ ئەو کارە مشتەرەکە و موانعیوان لە سەرڕێیەسی لایبە هەر بۆیە ئەوەنە
باحترام وبرخوردك وأو نخص معنا بكومونيست كان وكومونيست كان جاي برخوردك لأم قضية. سپاس هەڵە ساڵە بەقۆڵی تۆ باسکرد یعنی جاتەکەی ئەمەیە باشکرا دیارە کە کردێک بێرە تۆ بۆ ئەم ئایندە کە بالاخره بزانن دەبێت چی بکەن. بەڵام پرسیارێکی تر برانی عەلیزادە زۆر بە پڕەنجی زۆر بە تاکید و باز لە وەحدەتەڵەبی کۆمەڵاکە ئەویش لەم شەرایطە بۆ ئەم بەم خەتی تاکیدە باز لەم وەحدەتەڵەبیاکە پرسیاری ژەوەیە کە لە قیامی 57 بەبلاو کۆمەڵە یا بەدوای حزبی کۆمۆنیستی ئێرانە کە ساڵی 62 تاسیس بوو کۆمەڵە بە وەحدەتەڵەبیەکە لەگەڵ هەر جەریانی وەحدەتەڵەبی نەدەکرد بەڵکە بە جاگیری و کۆمۆنیستی و سوسیالیستی و حاضر بوو. وەڵام ئێستا ئەمەی برانی عەلیزادە ئەمە کەمڕەنگە کات و باز لەم وەحدەتەڵەبیاکە خودی ئەم کەلیمەی وەحدەتەڵەبیش پێت وانییە بیکاتە پردێ بۆ ئەوەی سبەینێ ئەگەر تەوافقێکیان بوو بەرحاڵ ئەوان ئەمە تەوجیه بکات کە ئێمە وەحدەتەڵەبین؟ بنظر من لبحث وحدة طلبية إبراهيم علیزادە أو تاريخي خوي وإيما وأوسي وحوصالة بداخل عليهم تحريفك لحالك هجوة كوملة أو دورانة وهانبو كبشيت أنواع وأقسام كونفرانس وحدة بو صال فنجاونو نتشو أنواع وأقسام فشاري وهذا ملاولاوك لقل أم جيانو أو جريان دانيشن وحدة كان وحدة نكرة واستراتيجيكي بو كومالا او دورانه ودواي حزب كومونيستي ايران بالاخره وحده بالمبنى شي حتى هاوكاري مشترك بالمبنى شي بالمبنى استراتيجيك تاكتيكيك وكومكا بمنفعه خلق بمنفعه كيكار وزحمت كيش بمنفعه كومونيزم وسوسياليزم غير الله يجنبوه يكيك تاي او صالات وهي من بيجي غير اخيرا كأمي إبراهيم علیزادە و سازمانەکەی وتای شخصی إبراهيم علیزادە خەریکە کۆمەڵە چواردانە جار وحدەتی کردووە لەگەڵ کێ ئەگەر وحدەتی کرد لەگەڵ سەهەند و بەشێک لە چەپەکان ئێرانە حزبی کۆمونیستی ئێرانیان تەشکیلدا خۆ ئەمە مەبنای کۆمونیستی بوو بەرەودای بەرنامەیەکی مشترک بوو سیاسەتهای کۆمونیستی و سۆسیالیستی بوو هەر وحدەتەڵەبیە هیچ وەقت قاز نەبوو هیچ وەقت کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران ئەو دەورانە حاضر نبون هلا هر کسی که واد داواکه اگر حتی هزاران نفر خلقیش داوای بکن دابنیشن و وحدت کن و سازمان دروست کن من حالی هم دا همکاری مشترک اما يكين اوان يمكن هر کسی تربي كان بلام حتى همکاری مشترک لچواشيكي معينه كمنفعتي جامعه كتيابي فرض كايسا قال كسي لحاله اعدام ابي خذ هر كسي عليه اعدام بالنسبه من بكاري مشتركه اجراميه یکی خلیق جنی خلیق مستنصارك جعفری عزیز زاده عال زندان 63 روز بو خلیق بو تیاچو همو سازمان جیانات شفکان بتایبد و بشه راستکان بشه للشخصيات دفاعيا لكن امانه برزمن معني هز بو ولا وحده طلبيه لو تشارك وابراهيم عزيزاده باسيكا مطلقا للتاريخ كوملا نبوه واشتيوانيه طبعا اما جريكيا هر او زمينه ساسكا بو نزیکایەتی لەگەڵ عەبدوڵای مۆحتەدی و لەگەڵ جیهانەتی ترا لەم تاریخا وەکردویشیانە لەم ئاخرا کردیە ئەگەر نەشێوای ئەوان خۆی ئیشارەکە چووە ناو کۆنگرەی میلی کورد کۆنگرەی میلی کوردێەوە لە عەلی باپیر یەکگرتووی ئیسلامی ببەخشن کۆمەڵی ئیسلامی تا سەلاح الدین محەممەد یەکگرتووی ئیسلامی تا ئەو دانەکە هەموو نیروهای ارتجاعی أو منطقة تيابو شو نقول دانيشتن بلقو كاريبك كبويا نكرا أما بويا من وازانا أم وحدة طلبي سي إبراهيم أخيرا تعزي دسي في كلوا لتشوارشيوي أم جنبشي ناسيوناليستي أو أنايا لتشوارشيوي أو أنايا وابقل خوي ناريا لكولكي ترى هي أو الشيخ وعشائر وأحزاب مذهبي وملي ولو منطقة هم ناقل لكولكي ترى هاي بويا حازف شيء لقال أنا لو وحدة شركتك لكم قريب مليار شركتك وقاري لي قالكم يستكانوا أنا دارني شيء وأواب برخوردي عن بيك أجر بكرة أي توضيح مثلا أرزيابي واكر ديسيلة يا مولكم يذكر قريب عموما. نعم.
بەڵێ سپاس هەموو کورد ئیشارەت پێ کرد لە قسەباسەکانی ڕێمی عەلیزادە کە دیارە تەوزیحەکانی تۆ ڕۆشن بوو کە ئەم تەوەهم و ئەم لەم ئایندا بەرەو ئەم وەحدەت ومانە بوون زۆر مؤەدەبانە زۆر مؤەدەب و نەرم بە زمانێکی نەرم لەگەڵ ئەبەی مۆتەدی قساکە بەڵام هێرشە کاتە سەر کۆمۆنیستەکان و بەتایبەت جنبشی کۆمۆنیزمی کرێکاری هۆی ئەم مۆزەگیریە ڕێمی عەلیزادە چییە و واقعەتانە بۆ تەحریفەکات ئەوێت چ پەیامێک بگەیەنێت بەم کەسانە یا بە ئەبرام مۆتەدی کە دیارە ئەم کارتە پلاتفۆرمەی داوە هەدەفی چییە؟ بەنظر من گەیشتە نقطە مشترەکانی لەگەڵ ئەبەی مۆتەدی باسکە سەید ئیبراهیمی عەلیزادە بەداخەوە لە مەقابڵ هەموو جەریانات و هەموو کەسە نەرم بووە فقط وەختی ئەگاتە کۆمۆنیستەکان بەو زوانە کە بەنظرم شایستەی ڕەهبەرێکی سازمانێک وان ناوی کۆمۆنیست و چەپی لە خۆی داوە نییە و ئەوێ ناویشە لە کوولەکەی تەڕانیە ناومان ڕاستەکە لە کوولەکەی تەڕانیە لە کنگرەی ملی کوردانیە لە لای عەلی باپیر و سەلاحەدین محەممەد و ارتجاع و کۆنەپەرستەکان نییە لە دیوەخان ئەم ڕئیس عەشیرە و ئەحزابی ناسیۆنالیست کورد و ئەوانە وا ماڵوێرانی و قڕبەسەیان لەسەر خەڵکی کوردستانی ئێران و عێراق هاوردووە ڕاستەکانیە بەڵام لە جامعەی کوردستانە هەر کرێکار و زەحمەتکێشێک هەر ئینسانێکی دەردمەندی و جامعە ئەزانێ کە کۆمۆنیستەکان کۆمۆنیزمی کرێکاری هەزار ئەوەی زەعیف بن کە زەعیف نین کە زۆر شتیان فێر زۆر کەس کرد لەم چەند ساڵە ئەزانێ کە کۆمۆنیزم کارگەری بە هەرچی ئشکاڵ و کەم و کوردیۆ دفاعی کردووە لە کرێکار و زەحمەتکێش لەسەر سفرەی خاڵی کرێکاران و زەحمەتکێشانی کوردستانی ئێرانە ناوی کۆمۆنیستەکان و جنبشی کۆمۆنیزمی کارگەری هەیە بەڵام ناوی ئێمە لە کوولەکەی تەڕی دیوەخانەکانی ارتجاع و کۆنەپەرسانەکە نییە و ئیبراهیمی عەلیزادە بەداخەوە ئاوا ئەرزیابیەکە و ئەگەر عەلی باپیر و سەلاحەدین محەممەد و ئەم شێخ پەشمەدین و ئەو ڕئیس حیزبی کۆنەپەرستی ارتجاعی لە قودرەتا باس نەکا و تەحقیری کۆمۆنیستەکان بکە ئیبراهیمی عەلیزادەش بەداخەوە لەو فەزا هی وەرەگرێ و ئەوە بۆیە ئەرزیابیە ئەنا خۆی ئیبراهیمی عەلیزادە ئەزانێ کە هەموو ئەم شتانە وای ئەو کەوتۆتە شوێنی و سازمانەکەی ئەو ئەیکا لە 25 ساڵەوە بەروە دەفاع لە کرێکان و زەحمەتکێشان کامپین بۆ ئازادی محمود ساڵحی کە وەختی یادیان لە ئێمە کرد کامپین بۆ دەفاع لە کرێکاران نەوت و هەموو فعالیتێک وا زەڕەیەک دفاعی لە ئینسانیەت و کرێکار و زەحمەتکێش بێ دەستاوەردی کۆمۆنیزمی کارگەریە ئەمە هەرچی کەسە ئەزانێ ئیبراهیم عەلیزادەش زۆر باش ئەزانێ بەداخەوە بەڵام ئیبراهیم عەلیزادە ئێستا ئەوە باسەکە و من نازانم چه نەفعێکی هاتیە بۆ ئیبراهیمی عەلیزادە کە کۆمۆنیستەکان حتا ئەگەر ئەو ئەرزیابیاوە بێ زەعیفن چەپەکان زەعیفن کۆمۆنیزم کارگەری زەعیفێ چی بە ئەوە بڕیە من ئەزانم گرێکێ بڵێ بە عەوای مەتەدی هەر لە ڕێ واسە هیچ بەحسێک مربوط بە کۆمۆنیزم کارگەری نییە لە ڕێ وەختێ دەست پێکات 41 دقیقە قسەیەکە 30 دقیقەی لەسەر وحدەت قسەیەکە 10 دقیقەی حمڵەکە بە کۆمۆنیزم کارگەری 3 دقیقەیش لە مورد کام عەبدوڵڵا و حەیفە ئومیدوارم بگەڕێیتەوە بازەوەکە کە بۆچی تۆ چوویتە لای سازگارە و ئەم جارە مەچۆرە بێرە بۆ لای خۆمان ئەوە نییە من قسەیەشم بە کۆمۆنیزم کارگەری یەک شتریش لێرە ئەڵێ هەر لەم بەحسیە ئەڵێ ئەوانە کە ڕۆیشتن مەزدوری کۆمۆنیزم کارگەریە 10% بەیان نەما من سوالەکەم لە کاک ئیبراهیمی عەلیزادە و لە هەموو کەسێک کە شارەزایەم تاریخەیە بێ زەحمەت لە وەختی وا ئێمە چوین ئەویش بە ئێمە بێژێ چەند دەرسەد لە تشکارەکەی خۆیان ماوە ئەتۆبایی بۆ ئێمە تەوزیح بە هەروەها کۆمیتەی مەرکەزی لێ دەوریە کادرەکانیان تشکیلاتیان چەند دەرسەدی ئەو وەختە وا ئێمە ڕۆیشتین و ئەو پێی وایە 10% نەماوەسۆ بە لای خۆمانە ئەو چەند دەرسەدی لێ ماوەسۆ ئەرێ ئینشعاب عەبدوڵڵای مەتەدی لە تشکیلاتەکەی ئەو نەبوو مەگەر ڕەوەندی سۆسیالیستی لەگەڵ ئەو نەبوو مەگەڵ دەیان کادرتریان بە جۆری کۆمۆنیست کارگەری دەرنەکرد بە ناو و بە نیشان ئەمە چه ئەرزیابیەکەیکە من پێم وایە خەسمانە بەرخوردەکا بە کۆمۆنیزم کارگەری وەلێ زۆر محتەرەمانە بەرخوردەکە عەبدوڵڵای مەتەدی و بە جەیهاناتی ناسیۆنالیست چون پای لەناو ئەو جنبشایە و ئەو جنبشی کوردستانێ هەموو شتێکە بۆ کاسە ئیبراهیم ئومیدوارم کە کەسانێک تر وا قەڵەمیان لێداوە نووسیانە بەما بچن و بیرکەنەوە لە ئەمەوە ئیبراهیمی عەلیزادەیش ئومیدوارم لەمە زیاتر خەسمانە بە کۆمۆنیزم کارگەری بەرخورد نەکات
ارزیابی هەر کەسێ حەقی ئەرزیابی هەر کەسێک بکات لە هەر جایێ بکات بەڵام لە بەحسێکا وان سەر عەبدوڵای مقتەدیەوە وا جوابە بە ئەوەی یەکسەر پەڕێت بەحسە لە کۆمیسیۆن کارگەری و تحقیقکردن کۆمیسیۆن کارگەری بەنظام لە دەرەجەی وڵا بەزایە خۆی و خراپە بۆ ڕەهبەرێک کە ناو خۆی سازمانەکەی چەپناوە و دفاعکە ظاهرەن لە سۆسیالیزم و کۆمونیزم و چەپگرایی ئاوا خەسمانە بە کۆمونیستەکان و بە چەپەکان بەرخورد بکەن. سپاس هەڵی ساڵە بەمانی ئاخرین پرسیاری دوو دەقە زیاتر وەختمان نەماوە قسەی کۆتایی تۆ چییە و سیاسەتی حزبی حکومەتی بەرامبەر بەم نزیکایەتی دوو جەریانە ئەگەر شتەیەکت ما بێت لە قەڵەم کەوتووە یا لە بیرت چ بێت فەرموویە دوو دەقە. بەڵێ من لەم رابطە ڕووی قسەم لە خەڵکێکەوە لە شارەکانی کوردستانە هەن و ئەم مەسئلە تاقیبەکەن هەموویان باشە زانن لە 16 ساڵ ڕابردووە عەبدوڵای مقتەدی سیاسەتگەلێکی اتخاذ کردووە هەر کرێکار و زەحمەتکێشێک ئەزانێ و لە کێ ئەو دفاعی کردووە و لە مقابل کیا هێساوە عەبدوڵای مقتەدی لە فدرالیزم دفاعی کردووە لە ئیسلاح طەلەبان دفاعی کردووە لە ئەمریکا و حملەی ئەمریکا دفاعی کردووە لە ئێرتجاع و کۆنەپەرستی دفاعی کردووە و تاحیل ڕشتووە حملەکە بە سازمان کوردستانی حزب کۆمونیستی ئێران کۆمەڵە و هەرچە کەسە فعالین و کەسەکان ئەو لە شارەکان کوردستان ئازانێ هین کۆمونیستەکان و ئەوانیشە ئەزانن من وازانم خەڵکی زەحمەتکێش کرێکار و زەحمەتکێش کۆمونیستەکان جامعەی کوردستان ئەشێ زۆر بە حەساسی تۆم بەحسە تاقیب بکەن و تەماشای کەن و نابێ هەروە ئەوە کە وەحدەت تەڵەبیە عەلە العموم بەزەم بەرچاویان تاریک بکە ئەمە یەک ورد بنەوە لە ئەم قەزیە و ئەمە تاقیب بکەن و منفعەتی کرێکار و زەحمەتکێش و خۆیان و جنبشەکەیان هەلێکوێ لەوە دفاعکە یەک دوو من وازانم بەتەبع لە ئەوە ڕیزەکانی کۆمەڵی کە کاسە ئیبراهیم ڕەهبەریەکە ئەوانیش ئەشێ هەر ئەمە بە دقەتۆ هین بکەن تاقیب بکەن کە من ڕاستەکەی غێرەس ئەو بەحسەی کاکسە ئیبراهیم هیچ کار و ڕەهبەریەکی کۆمەڵەم نەدیوە کە ئاوا بچێ بەدەم ئەم بەحسەی عەبدوڵای مقتەدیۆ و لە مەقالەگەلێک وان نووسراوە لە میدیای ئیجتیماعیە باسی لێکراوە هەمویان زۆر ڕۆشن بەرامبەر بە ئەوەی تا نەزەوەن تاقیم کردووە بەرامبەر بە ئەوەی عەبدوڵای مقتەدی وێساون ئەڵێن تۆ نیت ئەمە تاریختە ئەمە پرۆژەت بووە ئەمە سابقەتە بڕۆ پەی کار خۆت و بڕۆ لەگەڵ هاوجنبشکا خۆتایان کە من وازانم حساسیت و دقتێکی لازمە هەم کۆمونیستەکان و چەپەکان لە جامعەی کوردستانە و هەم کۆمونیستەکان و کادر و عەزای تەشکیلات کۆمەڵە بە دقەدەم بەحسە تاقیب بکەن و گشتیان تاریخ 16 ساڵەی بەرخورد عەبدوڵای مقتەدی بێنەوە بەرچاو خۆیان تەسمیم بگرن و خۆیان قەزاوت بکەن و حزبی حکمەتیست معلومە کە جەهەتێکی هەست دفاع لە کۆمونیزم و کرێکار و زەحمەتکێش بەرامبەر بە هەر ارتجاع و کۆنەپەرستیەک و بێوێ سەری خەڵکی کرێکار و زەحمەتکێش کابەژێر ئاوە لەبەرامبەر ئەوە تا ئیسە وێساوە ئەوێسین معلومە گوێنمان خواردووە شەڕمان پێفرۆشراوە لێمایان گرتووە لێمایان کوشتووە بەڵام یەک زەڕە کۆتا ناین لە عەقاید و لە ئارما و لە دفاعێک وە تەسمیە وە هەستمان بۆ دفاع لە کۆمونیزم و لە سۆسیالیزم و لە کرێکار و زەحمەتکێش و خەڵکی بەژمەیەتی جامعەی کوردستان و ئێران. زۆر سپاس هاوڕێ ساڵە بۆ بەشداریت و بۆ تۆزیحەکانت لە بەنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. سپاس دەکەم کات و ساتێکی خۆشتان بۆ باواتە خوازم.